بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەرم و گەشتترین سڵاوەکانی ئێمەتان پێشکەش بێت. هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە. خۆشەویستان، ناوەکانی زۆراباد، حەسیراباد، هەڵەبیاباد، موفتاباد، یافتاباد، یاخچاباد و زۆر شتی تری لەم شێوەیەدا ناسراون بۆمان و زۆر کەس لەم شوێنانە ژیان بەسەر دەبن. بەشێک لە پەراوێزنشینان کرێکارانی لەسەرکاریان بێکار، ژنانی سەرپەرستی بنەماڵە، کارمەندانی ئیدارە و یان ئەو بەشە لە مامۆستایانن کە بەهۆی دەستەنگی و بێتەوانایی لە دابینکردنی هەزینەی قورسی کرێخان و لە ناوەندی شارەکانەوە پەنایان بردووەتە بەر پەراوێزنشینی. یەکێک لە یاریدەدرانی وەزارەتی نیشتەجێبوون و شارسازی ژمارەی پەراوێزنشینی بە 25 میلیۆن کەس خەمڵاندووە. بەشێکی زۆری خەڵکەکە ناچارن لە پەراوێزی شارەکاندا بژین. ئەم توێژە لە خەڵک لە هەموو ڕێکەوە لە بێبەشترین کەسەکانە لە کۆمەلگای ئێراندا، وەک شوێنی نیشتەجێبوونی شیا و هەلی کارێکی گونجاو، خواردن و خوراک و پاک و خاوێنی دروست. وەک ئەوەی هەموو ئەمانە بەس نەبن، ئالوودەبوونیان هەمانە ئێعتیاد بە شێوەیەکی ڕێکخراو لەلایەن کۆماری ئیسلامیەوە ڕۆژانە هەڕەشە لەم بەشەی خەڵکی بێبەش و زەحمەتکێش دەکات. بۆچی لە کۆمەلگای ئێمەدا پەراوێز خستن هەیە؟ کاریگەریەکانی پەراوێز خستن لە ژیانی ڕۆژانەمان و تەندروستی مرۆڤدا چین؟ ئەو تەوانە بەردەستانە چین کە دەتوانرێت بەکاربهێنرێن؟ چۆن دەتوانێت ڕۆڵی خێزان و مامۆستا و هەماهەنگیان یارمەتی دەربێت و لە کۆتاییدا چۆن دەتوانرێت ڕێگری لە بڵاوبوونەوەی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان بکرێت؟ بەم بۆنەوە داوامان کردووە لە بەڕێز هاوڕێی خۆشەویست سەلام قادری ئەندامی کۆمیتەی مەرکەزی کۆمەڵا بێت و وەڵامی چەند پرسیارمان باتەوە. هاوڕێ سەلام بەخێر بێت. سڵاو بۆ جەنابەت کاک بەیروزی بەڕێز و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. دۆخی پەراوێز خستن لە ئێران و بەگشتی لە کوردستان بە تایبەت چۆن دەبینن؟ بەڵێ ئەوەی کە ئاشکرایە ئامارێکی بەرچاو هەیە، ینی زیاتر لە 20 میلیۆن جەمعیەت لە ئێرانە لە حاشیە نشینە و حاشیە نشینی عمقێکی زیاتری پیا کردووە، بەو معناکە تەنیا هەر ئەوە نییە کە تۆ لە محەلاتی زۆر مەحروم دەژیت، لە محەلاتی زۆر فەقر زەدە دەژیت، بەو معنایە کە حتا چادرنشینی و قەبرنشینی و بەرحاڵ عمقێکی زۆر زیاتری پیا کردووە و ئامارەکە ڕێژەیەکی لەسەری هەیە و هەموو کەسیش دەزانێت کە خودی دیاردەی فەقرنشینی کۆمەڵی دیاردەی اجتماعی تریشی لێ دەکەوێتەوە. کاک سەلام، خۆشتان دەزانن بواری ئالوودەبوون لە ناوچە پەراوێزخراوەکان زیاترە لە ناوچەکانی تردا. ئەم مەسئلەیە ئێوە چۆن دەبینن؟ بەڵێت ئاعتیاد پایی ئەساسی، ڕیشەی ئەساسی ئاعتیاد خۆ نامرتاحی ئینسانە، بارودۆخێکە ئینسان تایە لە فشاری اجتماعیایە کە شامەڵی فەقر دەبێ. ئەساسی ترین مەسئلە فەقرە. وەختێ تۆ ژیانێکی هەژارانەت هەیە کە بە هیچ شێوەیەت چارەسەری ئەو مشکلاتە، ئەو فەقرە، ئەو مەحرومیەتە ئاسۆیەکی ڕوونی نییە. یەکێک لە ئەساسەکانی ئەوەیە نەبوونی ئازادیە و ئەم حاشیە نشینیە تاسیرێکی وە کەمترین ڕواڵەتێک کە داوێتی بە جامعە لەگەڵ خۆیان فەقری ئەتیادیشی هێناوە و ئاعتیاد لە واقعات ئاماری لە مەحەلاتی فەقیرنشین و لە مەناتقی حاشیە نشین بانترین ئاماری هەیە. توانین بێژین لە هەموو شوێنەکانی تر ئاماری لەسەرترە و معموڵەنیش لەو شوێنانە مەواد زۆرتر لە بەردەسە لەبەرەوەی کە خۆ فروشەندەگانی مەواد و باندهایە کە لەو بابەتۆ کار دەکەن دەزانن کە لەکوێ خەڵک لە مشکلاتی زیاترایە، لە وەزیەتێکی نامەرتاحترایە و لەکوێ خەڵک پێویستی بەوەیە، بە قەولی ئەڵێن وەک نەقڵ و نەبات لەو شوێنانە لەبەردەستە.
خۆتان باش ئاماژەتان پێکرد ناوچەکانی کە دانیشتوانی زۆرترە واتە منداڵان و لاوانی زۆرتری هەیە ئەمەش بەو مانایە کە مامۆستایان لە مەدرسەکان لە زۆر بابەتەوە کێشەیان بۆ تێتە بەرەوە ئالوودەبوون چه کێشێکی هەیە و لەم ڕۆوە مانای چییە؟ دەزان ئالوودەبوون بە موادی مخدر لە مەدارسە یەکێک لەو مەسائلەیە کە بەرحاڵ مامۆستا لەگەلی ڕوبەڕوو دەبێتەوە و دەبینێ کە بەرحاڵ دانش ئاموز لە ئەو مەناتخا لە فشار و مەحرومیەتایەکە مخدریش دەبا و ئەمە زۆر زۆر ئەمان باتە سەر پرسیارێکی ترکە دانش مامۆستا ئەتوانێت چی بکات لەو بابەتە مامۆستا ئەتوانێت لە مەسەڵەن مەناتقێکی حاشیە نشیناکە ئەم مەسئلە زۆر زەقا زۆر گەورە دەبێتەوە و ئەمان بات سەرەوەی کە ئەسڵەن سیستمی ئاموزشی چە جوابێکی هەیە چە جێگەیەک دائنێ بۆ ئەوەی کە بتوانێت لە ئەتیاد و مەسائلی پەدیدایی بەرحاڵ درم و پەتاهای ئیجتیماعی کەم بکات و یا پێشگیری بکات. ئێمە زانین لەلایەک سیستمی ئاموزشی لە ئێران سیستمێکی ئاموزشیە کە لە ناو سێنەوە لە سیستمی ئاموزشیەکە یەک ڕوویکردەیە بە سیستمی ئاموزشی وەکو ڕوویکردێکی ئیدۆلۆژیک کە جوانترین مەسەڵەن دیارترین نمونەی لە تاریخا و ڕوویکردەیە کە مەسەڵەن هیتلەر بوو بە سیستمی ئاموزشی فاشیستەکان بوویان کە سیستمی ئاموزشی وەکو شوێنێک بۆ ڕاهێنان و بارهێنان و بۆ چاندنی بیر و ئایدۆلۆژیای خۆیانە لە ناو مناڵانە لە ناو دانش ئاموزانە. ڕوویکردێکی تر ڕوویکردی نێۆلیبرالیە کە ڕوویکردی نێۆلیبرالی ئاموزش بە کاڵایەک دەزانێت. خەڵک باوکو دایکەکان بە پێی دەرامەدێکە هەیەە ئەتوانن هەزینە بکەن هەرچی زیاتر بدەیت ئاموزشێکی باشتر دەگری کە بۆ داهاتووی مناڵەکەەوە بۆ کاربردی زیاترە لە ژیانیا و دقیقاً ڕەبتیەز بەوەی چەنە پارێت لە گیرفانایە چەنە پوڵ بدەی ئەو نە ئاشتا خۆی بە قەولی فارسیەکەی ئەگەر تۆ لەوانەیە ئەسڵ نەت بێ مناڵەکەت بنێری بۆ مەدرسە لەوانەیە نەت بێ بینێری بۆ مەدرسەیەکی باش ئەو ڕوویکردێک ڕوویکردێکی نێۆلیبرالیە. ڕوویکردێکی تر ڕوویکردێکی ئیجتیماعیە کە ئاموزش بە مەسئلەی مشتەرەکی خانەوادەکان دەوڵەت مامۆستایان و عەمەڵەن بە ئاموزش بە ئەمری هەموو جامعە دەزانێت و ئاموزش تەنیا لە ئاموزشدانی سەوادا نابینێ لە ئاموزشدانی مەهارەتهای ئیجتیماعیشدا دەبینێ و لێرە رابطەی معلم و دانش ئاموز نوعێکی تر لە ڕابطەی کەسێک نییە کە کاڵا دەفرۆشێ ڕابطەی کەسێک نییە کە خوتبە دەدا لەگەل ئەو ڕابطەی مەلاهەیەتی لەگەل تەلەبە یا مەلاهەیەتی لەگەل جامعە ئەو ڕابطە لێرە مامۆستا ئەوە نییە مامۆستا کەسێکە ڕەفیقی دانش ئاموزە هاوخەمی دانش ئاموزە ئەمری دانش ئاموز ئەمری ئەوە مەسەلەی ئیجتیماع ئەمری ئەوە فەقر کۆڵبەری اعتیاد هەر دیاردەیەکی خراپ کە ئەتوانی کاریگەری کاتە سەر ڕشتی مناڵ ئەمری ئەوە و سعی دەکا کاریگەری بێتایە و سیستمی ژیارمەتی دەرە. لە ئێران سیستم چییە؟ لە ئێران سیستم تێک هەڵکێشێکە لە نیئۆلیبرالیزم ینی کاڵا بینینی ئاموزش وەک کاڵا بینینی ئاموزش وەکو وەسیلەیەک بۆ ڕاهێنان و بارهێنانی لەگەل ئایدۆلۆژیای ئیسلامی. سیستم ئەوەندەی کە لە مەدارسی دەوڵەتی بۆی دەکرێت سعی دەکا وەکو وەسیلەیەکی بارهێنانی ئایدۆلۆژیک سەیری بکە ئەو وەختە لەلایەکی تریش بەخشێکی خصوصی هەیە و لە ناو خودی دەوڵەت و بە ئەوەی کە پێیان ئەڵەن خصوولەتی ئەوانەیش هەن کە ئیمتیازات دەگرێن لە فرسەتا ئیسفادە دەکەن و بۆ خەڵکی دەوڵەمەند سەتحێکی بانتر لە ئاموزش وەکو کاڵا ئاموزشێکی واقعی کە ڕزگار دەبێت لە ئیدۆلۆژی تۆ لە مەدارسی خصوصی ئازادتری لەوەی کە تەخەسوسها و توانایی هەیە زیاتر مەسەڵەن ئاموزش بێ و لێ پوڵێکی زیاتریشی بۆ دەگری. ڕوانگەی سێم ئەو ڕوانگەی ئیجتیماعیە ئەو ڕوانگەیەکە نە ڕوانگەی بەشی خصوصیە نە ڕوانگەی دەوڵەتە ڕوانگەی مامۆستایان. مامۆستایان لە ئێران ئەوانەی کە بزوتنەوەی معلمینیان ڕێکخستووە
و ئەو بزوتنەوەی معلمین وەکو بەدیلێک بۆ ئەو شێوە ڕوویکردەی حاکمیت وەکو بەدیلێک بۆ ئەو شێوە ڕوویکردەی بەخشی خصوصی و سەرمایه‌دارەکان بۆ ئاموزش ئەبینین لە شعاری مامۆستایانە مەسئلەی خصوصی بوونی ئاموزش مەسئلەی ئیدئۆلۆژیک بوونی ئاموزش دژایەتی لەگەڵ دەکرێت و لە خودی تەجروبەی ڕۆژانەی ئاموزشیشا مامۆستایان ئاموزش بۆیان وەکو ڕابطەیەکی ئیجتیماعیە ئاموزش بۆیان ئەمرێکە وەکو چۆن لەگەڵ مناڵەکەی خۆت ڕابطە دەگری ناتوانێت مامۆستایەکی مبارز مامۆستایەکە بە معنای واقعی مامۆستایە ناتوانێت تەسلیمی سیستمێکی ئایدۆلۆژیک یا کاڵایی بوونی ئاموزش بێت لێرایەکە ڕابطەی سێ ئۆرگان سێ شوێن سێ ئینسان ئەهمیەت پێیاکە مامۆستا خانەوادە و دانشاموز ئەیتوانی ئۆرگانێکی تی پێزیاو بێ ئەگەر دەوڵەت لە ئێران دەوڵەتێکی مەسئول بواە ئەگەر ئێمە لە ئێران دەوڵەتێکی کارا و مەسئول و دەوڵەتێکی مربوط بە جامعەمان بواە ولی چۆن دەوڵەت لە ئێران دەوڵەتێکی سەرکوتگەرە دەوڵەتێکە ئێوە ئایدۆلۆژیای خۆی بچێنێ دەوڵەتێکە کە بۆی مەسئلە نیە ئەتیاد چەنە لە جامعە پەرەدەسێنێ و مەعزەلاتێکە دروست دەبێت لێرە لە واقع مامۆستای بەرپرس رابطەی مامۆستای بەرپرس خانەوادە و لەم بەینە دانشاموز وەکو مۆزوعی ئەسلی زۆر زۆر ئەهمیەت پێیا دەکات یعنی ئەگەر مامۆستای بەرپرس نەبێت و رابطەی بینی مامۆستا و خانەوادە رابطەیەکی بەردەوام و ڕوانین ڕوویکرد بۆ ئاموزش لە بینی خانەوادە و مامۆستا ڕوویکردە سێومەکە نەبێت ڕوویکردە بەدیل و ئالتەرناتیڤەکە نەبێت ئەو وەختەیە کە لێرە دانشاموز نەدەوڵەتێک هەیە مەبەستی بێت و بەرحاڵ متعاهد بێ پێی و مامۆستایەکیش کە ئەگەر ئەو ڕوویکردە بەدیلە پەیڕەونەکانە ئەو مامۆستایشە بۆی مهمە ئەو چی بەسەردێ و ئەبێ لێرەیە کە دانشاموز دەبێت بە قوربانی یاتیات لە بەنامەکانی پێشەماندا هاوڕێ سەلام ئاماژەمان بەوە کرد کە منداڵانی تەمەەن خوارەوە ڕۆژ بە ڕۆژ زۆرتر ئالوودەی مادە هۆشبەرەکان دەبن ئەمیشە خۆ دیارە کارێکی سیستماتیکە یعنی ڕۆڵی کۆماری ئیسلامی چییە لەوەی کە منداڵان تا دوێکە ئەگە وەمانەزانی لە دەبیرستانەکانە ئیسا هاتوۆتە خوارەوە لە دەبستانەکانیشە مادە هۆشبەر بڵاو دەبێتەوە ڕۆڵی کۆماری ئیسلامی چییە چۆن ئێوەی دەبینی بەڵێ وەکو عەرزم کردن وتمان کە فەقر یەکێک لە پایەکانیەتی ئستبداد یەکێک لە پایەکانیەتی ینی نەبوونی ئازادی لە جامعەیەکە لە جامعەیەکە کە ئازادی نییە بەتایبەت سنیەتیان دێتە خوار و جوانان زیاتر بەرەوەیەتیان دەچن لە جامعەیەکە کە شادی نییە لەو ڕۆژانە بینیتان کە عەزیزێک پیاوێکی بەڕێز لە شماڵ بەناو سادقی بوقی کە بە سادق بوقی معروفە بەهۆیەوەی کە لە وەرزشە تەشویقی کردوەوانە ڕەقس دەکا ئەمە ئەبێتە مەوزوعێک و ئەیگرن و جامعەیش فەورەن ئەو نیاز بە شادی و حمایەت لەم ئینسانە لە جامعەیەکە کە شادی عەمەڵەن خەتسووری حاکمیەت خەڵک نابێت شاد لە جامعەیەکە کە فەقرێ لە جامعەیەکە کە ئازادی نیە لە جامعەیەکە کە کۆنکور سوالەکانی کۆنکور دەفرۆشێ و دانشاموز ئەحساسی ئەوەیە هەرچەندیش لیاقەتی بێ هەرچەندیش تەلاش بکە هەرچەندیش زەحمەت بکێشێ بەڵام سیستمێکی تەبەقاتی هەیە مناسبات و باندهایەکەن کە سوعالاتی کۆنکور ئەفرۆشن بە دەوڵەمەندەکانی فرۆشن بەوەی کە پارێ هەیە خب ئاسۆیەکت نییە شادیت نییە ئازادیت نییە خب معلومە هەموو سەرچاوەکە لە دەوڵەتەوە دێت یعنی لە جامعەیە کە دەوڵەتێکی باشی بێ ئەو جامعە تەوسعە پەیا دەکا و تەوسعەکەیش تەنیا تەوسعی ئیقتصادی نابێ تەوسعە دەبێت لە هەموو بوارێکە و جامعەیەکیش کە دەوڵەتێکی باشی نییە نە تەوسعی ئیقتصادی پەیاکە و نە ئیشتوانێت لە هیچ بەڵاو موسیبەتێ پارێزراو بێ نە لە هیچ بەڵاو موسیبەتێ ینی حتا بەڵاهای تەبیعی هیچ شتێ تەبیعی نییە ئەگەر ڕوویە کۆسەی دیکەیت تۆ فکرکە حتا زلزلە مەوزوعێکە کە ڕەبتی بەوەی کە چەنە فەساد هەیە لە سیستمی مهندسی و سازمانی مهندسیە ئەگەر ساختمان ئستاندارد بکرێتەوە ئەسەن پەدیدێ بەناو
زلزلە قوربانی کەمتر دەگرێت. مثلەن اعتیاد لە هەموو جوامعێکە ئەتوانێت بە ڕێژەیەک ببێت لە جوامعی مۆدرنا بەتایبەت لە سیستمی سەرمایەداریە کە فشاری کار و ڕابطەی کارفەرما و کارگەر لەسەر ئەساسی زۆرترین هێنانی فشار بۆ زۆرترین نیروی کار بگری لێ و زۆرترین تەولید بکەیت. خۆ تەبیعەتەن حتا خودی لە جوامعی سەرمایەداری لە دەروی ئێرانیشا بە دەلیلی ئەو فشارانەی کە هەیە لە بڕێک شۆرە سەمای جوانە ئازاد کراوە لەبەرەوەی ئەیانوێ کە کۆمەککەن بۆ کاریگەرە سیستم کۆمەککەن بۆ کاریگەرە کە ئەو فشاری کارە تەحمڵکە. بەرحاڵ ئەگەر گەڕێنەوە سەر دەوڵەت لە واقع دەوڵەت نەخشی ئەساسی هەیە لەوەی کە ئەتیاد زۆرترین قوربانی بگرێ سنی ئەتیاد بێتە خوارەوە و ئەوەیش جالبەکە جەمعیەتی ئەتیاد لە ڕشتی جەمعیەتی ئەتیاد لە ڕشتی جەمعیەتی ئێران زۆرترە. یعنی ڕۆژانە تعدادێکی زۆرتر بە معتادان زۆرتر دەبێت ئەگەر بێ مقایسەیەکە لەگەر ڕشتی مەسەلەن زادووەلات. یعنی ئەگەر ڕۆژێک مەسەلەن 50,000 مناڵ لە ئێران لەدایک بێت ڕۆژێک 100,000 مناڵ لە ئێران تووشی ئەتیاد 100,000 دانشان تووشی ئەتیاد دەبێت. یعنی ڕۆژانە ڕشتی جەمعی معتادانی و دەوڵەت ئەو نەخش ئاساسیە بۆشی مەبەست نییە. یعنی دەوڵەتێکە ئەساسەن ئەرکایەکە بۆ خۆی دایناوە ئەرکای ئەم دنیایی نییە ئەرکای ئەو دنیاییە ئەوێت کە مەسەلەن تەشەیوع لە دنیا پەرە پێ بە. یعنی ئەو وەختێ دێ سەیری ساڵانە کارنامەی خۆی دەکا ئەگەر توانی بێتی گروپێکی تروریستی زیاتر تەمین بکات توانی بێتی هەزینەیەکی زۆرتر بکە و ئەفکار و ئیدۆلۆژی خۆی لەناوە لە دەروە زیاتر پەرە پێدا بێ خۆی بەسەرکەوتوتر دەزانێت و ئەسڵەن کوێرە. یعنی دەوڵەت کوێرە لە ئامارها و ڕشتی ئەتیاد ڕشتی فەقر و هەموو مەسائلێ کە مەسەلەن تۆ فکر کە لە ئابادان ساختمان دەڕوخێ وەختێک کە ڕۆشن دەبێت و ئەسڵەن ئەساسەکەی بە فەساد دروست کراوە ئەساسەن هیچ ئستانداردێکی تێ ڕعایەت نەکراوە. بۆ نمونە جادەکان دەبینین چەنە قوربانی دەگرێت. تۆ سەیری هەر بوارێک دەکەی بوارێک نییە لە ئێران قوربانی کەم بگرێت بوارێک نییە لە ئێران کە قوربانی کەم بگرێت و دلیلەکەی شێوەیە کە دەوڵەت نەخشی ئەساسی هەیە. دەوڵەت وەختێ ئەساسەن دەوڵەتێکی ئەو دنیاییە ینی تۆ لەم دنیا زەجر بکێشە چون ئەو دنیات هەیە لەم دنیا فشارت بۆ دێ لەو فشارانە یان بەرەو تونڕەوی مەزهبی دەچی وەکو گروهای وهابی و سەلەفی و ئەبیە ئەبیتە قوربانی خودی ئەفکاری ئیدۆلۆژیکی حاکمیت و ئەو نێرێ بۆ سووریە و بۆ کوێ و بۆ کوێ کاوی جۆرێک لێاتیارە جۆرێک مەزهب بۆکو شتێکە ئەتەوێ پەنای پێبەی کە دڵی خۆتی پێخۆشکەی خۆتی پێسەڕکەی وەختێ واقعیت تاڵە پەنا ئەبەی بە مەزهب بۆ ئەوەی کە بەرحاڵ خۆت لەو واقعیەتە تاڵە بدزیت و یا پەنا ئەبەی بێعەتیاد یا پەنابەی بە هەر جۆرێکی تر لە ئەتیادی سێتە لێرە ئەتیادی کەوایە دەوڵەت نەخشی ئەساسی هەیە و ئێمە کە ئیسە لێرە بەحسەکەمان رابطەی نەخشی معلم و خانەوادە لە مەسەلەی ئەتیادەیە خانەوادە و معلمین کە بەشێکی زۆر لە معلمینی شەریف و جنبشی معلمین ئەسان حزوری جنبشی معلمین ڕواڵەتێکە لەوە کە معلمین لە ئێرانە بە ئەرکی خۆیان ئەستاون کە معلمین دانش ئاموزیان هەروە بێکەس ڕەها نەکردووە لە بەرامبەر هەموو گورگی حاکمیەتە و خانەوادەیش تەبیعەتەن حساسیەتیان بەسەر نوشتی خانەوادە مناڵەکانیان هەیە. ئەم دوو نەهادەی ترە خانەوادە معلم و ڕەبتی خانەوادە و معلم ڕوویکردی ئەمان بۆ ئەو پەدیدەی ئاموزش و ڕابطەی ئەولیا و معلمین ئێرەیە کە ڕزگاری بەخشە ئەتوانێت تا حکوومەت لە ئێران دەگۆڕێ و دەبێ بە حکوومەتێکی مەسئول مناڵانی مەعسووم بەرحاڵ بێکەس و بێ پشتیوان لەویان ڕەها نەکات. لە واقع وەختی دەوڵەت ئەوەیە وەکو باسمان کرد ئەبێ گەڕێنەوە سەر دووبارە نەخش و ئەهمیەتی خانەوادە و مامۆستایان ئێستا من لەسەر تێمە سەر ئەو پرسیارە کاک سەلام هەروە کە دەزانن مامۆستایان خۆش و ئاماژتان پێکرد فعالیەتیان ئەبێت چی بێت و چۆن بێت. خۆ قاعدەتەن کۆماری ئیسلامی نایەڵێت ئەو معلمانە ئەگەر بزانم مناڵێک کێشەیەکی دەرونی هەیە ئیسا کێشەکە خەموکی بێت نازانم کۆمەڵایەتی بێ کێشەکەی ئابووری بێ هەرچی بێ خۆ
مامۆستایان ئەو ئیجازیانینە لەلایەن ئامۆژە پەروەرش و لەژێر تحت نەزەری کۆماری ئیسلامیە پەیوەندی بگرن لەگەڵ بنەماڵەکاندا. دەور و نەخشی مامۆستایان ئەبێت چی بێت؟ چۆن ئەتوانن ئەو پەیوەندیە کە خۆتان ئاماژەتان پێکرد چۆن ئەتوانن ئەو پەیوەندیە ڕابگرن لەگەڵ بنەماڵەکاندا چۆن هەماهەنگ بن بە یەکەوە؟ بەڵێ مامۆستایان دەور و نەخشیانەوەیە کە بەرحاڵ بەشێکە لە مبارزیان تەنیا بە مەسەلەن بەشداری لە اعتساب تەنیا بەوەی کە لە اعترازات و ئەسابات و خاستایی معلمینە ئەو خواستە بەرزکردنەوە کە ئاموزش نابێ کاڵایی بێ کە ئاموزش نابێ ئیدۆلۆژیک بێت تەنیا بەوە ئەکتفا نەکرێت کە بەنظر من نێشکراوە ئەمە بوارێکی حزوری معلمین جنبشی معلمین کەشە بیبینی نەبینراوە ئەم بوارە لە مبارزەی معلمین نەبینراوە مبارزەی معلمین دەگەل فەقر یعنی توان بێژم بێتەفاوت نەبوونیان بە فەقر بێتەفاوت نەبوونیان بە کۆڵبەری بێتەفاوت نەبوونیان بە ئەتیاد معلمین لە واقع یەکێک لە ئەرکایە کە پێی هەستاون ئەو بێکەسیەی دانشاموزە لە ئێران کە پێی بڵێن تۆ لە وڵاتێکی لە خاوەرمیانە دەوڵەتێکی مشخصی هەیە دەلایلی ئەمە پیچیدەیە بۆچی ئەم دەوڵەتە مشخصە لێرە هەیە بۆچی تۆیەکە لە گوشیەکەت دەبینی لە دنیا لە دەروی ئێران ژیان باشترە لە دەروی ئێران ئیمکانات باشترە سیستم باشترە ئاسوی ژیان باشترە بۆچی لێرەوانیە ئەگەر لێرەوانیە تۆ هەی لە معرەز چه خەتەر هایەکە و ئەم لە معرەزی ئەم خەتەرات بوونا مناڵی تۆ قورستر دەکا تەبیعەتەن بۆ مناڵی ابتدایی ئەو خەتەرە خۆشبەختانە هێشتا سنی ئەتیاد نەگەیشتووەتە یعنی بە ڕێژەیەکی زۆر ڕەنگە ببێ لە ابتداییشا بەڵام تا ئێستا سنی ئەتیاد ئەڵێن 10 ساڵە ئەگەر ئێمە بە ئامارهای ناو ئێران ئەکتفا بکەین و قبولی بکەین و ئامارانە ئەڵێن سنی ئەتیاد 10 ساڵە یعنی ڕاهنمایی یعنی مناڵی ڕاهنمایی ئەتوانێت بەو زمانەی کە مامۆستا ئەزانێت قسەی لەگەل بکە ئەتوانێت تێبگا لە هەستیاری بارودۆخەکەی خۆی و لە هاوکاری لەگەل خانەوادا یعنی مامۆستا بە ارتباتێکە لەگەل خانەوادەی دەیگرێت بە ئاڵوگۆڕی زانیاریە کە لەگەل خانەوادەی دەیکات دەتوانێت ئەو ئالارمە ئەو زەنگی خەتەرە بە خانەوادەیش شت بکات کە بە مەحسیەوەی ئەحساسەکە مناڵێک خەریکە بەرەوە ئارسە دەچێت یا مناڵێک خەریکە زەمینەهای ئەوەی هەیە کە بەرەوە ئەو بوارە بچێت بەڵام خو واقعیەتێکی تریشەیە تۆ کە فەقر هەیە کە خانەوادەکە جوابگونیە کە مدام دلیلەکە سەختیەکە دووبارە دەبێتەوە لە شوێنێکە معلم ئەوەی پێی دەکرێت دەیکا بەڵام شەرتیش نییە کە بەرحاڵ چارە نووساز بێت شەرتیش نییە بەڵام لە واقع ئێمە توانین بڵێن دەورێکی زۆری هەیە مامۆستا و پەیوەندی مامۆستا و خانەوادە دەورێکی زۆری هەیە دەورێکی حیاتی هەیە دەورێکی کلیدی هەیە بە تایبەت ئەگەر مامۆستا وەکو بەشێک لە مبارزەی خۆی ببینێ من ئەناسم مامۆستایانێک بەهۆی پەیوەندیەکە لەگەڵ دۆستانی خۆم کە ئەغڵب خەباتکارن و ئەغڵب مامۆستایانی خەباتکار بوون و هەن ئەناسم مامۆستایانێک کە لە ئەو حقوقە ناچیزەی خۆیان وەسیلەی ئاموزشێکە دانشاموز نەیبووە کەوش لباس ئەوەیان بۆ سندووە و لە ڕێگەی ئەم هەمدڵیەی شۆکە لەگەل ئەو دانشاموزە کردویانە ئەو دانشاموزیان بەرەو مەرسیرێکە هەل لە ئێستەوە مبارزە بکا بۆ ئەوەی خۆی بپارێزێ لە مەساعبێک کە ئەو سیستما بەسەری یەنێ یەکێک لەوانەیە ئاعتیاد و هەل لە ئێستەوە لە واقع ئەوەی کە ئەڵێن بەرخۆدان ژیانە ژیان بووە بە بەرخۆدان یعنی ئەوەی کە تۆ لە ئێران بتوانی ژیانێ بکەی کە لە هەموو ئەو عامڵانەی کە خەریکە ئەتخواوەکو هەژدیایە لە هەموو ئەوانە خۆر ڕزگار بکەی وەکو حەوتخانی ڕۆستەمە ئەگەر تۆ بی بە جوانێک بچیتە دانشگا
یا بی بە جوانێک کەی گەیتە سنێکەیتر ئاسی پەسیرنیت خۆت توانی لە خۆت حمایەت بکەیت و ئەم مبارز ژیانەکە لە سیستمێکی ئاوا ئەبێ بە مبارزە ئەم ئەرکە زوو ڕەسەکە بۆ دانشاموز پێش دێ و ئەم مبارزە سێ کۆچکەی هەیە وەکو عەرزم کردی خانەوادە مامۆستایان و دانشاموزیش لە ئەرکێکە سنەن بۆ ئەو هەیە ئەرکێکی زوو ڕەسە بەڵام شکلێکە لە مبارزە و لێرە لە جامعی وەک ئێرانە دەور و نەخشی مامۆستایان دەور و نەخشی بینینی مبارزە لە چوارچێوەیەکی گەورەتر تەنیا لە ئاعتراف و ئاعتساب و ئاعتراض و مبارزەیە کە ئەو نەسڵە نەجات بێ لە دەست ئەم سیستمە تا هیوادارم بە زووی بڕوخێت و سیستمێکی ئینسانی بێتەجێک ئاماژە تانکە کاکسەران بە ئەوەی کە دەورونەخشی مامۆستایان چییە و دەورونەخشی بنەماڵەکان چییە؟ من لێرا گەرەکمە بزانم چی بکەن هەم مامۆستایان هەم بنەماڵەکە مامۆستایانەوە کە زاڵترێکن بەسەریانە شاید نەتوانن بە جۆرێک زوو پەیوەندی بگرن لەگەڵ بنەماڵەکان چۆن ئەتوانن لەگەڵ مامۆستایان پەیوەندی بگرن دەردی خۆیان بە مامۆستایان بڵێن دەردی منداڵەکان بە مامۆستایان بڵێن چە ڕۆڵێکی بێت لەسەر چاودێریکردنی تەندروستی منداڵەکانیان. بڵێ هاوڕە بێروز ئێمە لە کۆمەلگای کوردستان کە زۆرتر ئەم بەرنامەیەش کوردیە و مەبەستمانە لە کۆمەلگای کوردستان بوارهای زۆرێکە بینین جۆرا و جۆر بۆ مبارزە بۆ نمونە فعالینی محیتی زیست دەبینین فعالینی ژنان دەبینین هەر ئەو ئەنجومەنهایەکە بۆ پیشگیری لێ ئەتیادوانە دەبینین بەڵام عەرسەیەکی تر لە مبارزە هەیە کە لەناو ئەولیا ئەنجومەنێکێ ئەنجومەنی ئەولیا و معلمی مرەبین کە لەم ئەنجومەنە ئینسانهای شەریفێکن کە زیاتر لە مناڵەکانی خۆشیان بەشداری دەکەن لە مەسا ئینسانهای شەریفێکن کە لەو بوارە خەریکن مبارزە دەکەن و ئەم بوارە شاریاوە ماوە زۆر تەوەجێ پێ نەکراوە من دەناسم لەناو ئەولیای شا کە زیاتر لە مناڵەکانی خۆی دەناسم کە مناڵەکەی خۆی ئەو مەقتعی تێکردووە چۆ بۆ دانشگا مەدرسەکە داوایان لێکەوتوانە خواهشت لێ یەکەین تۆ هەر ببە لە ئەنجومەنی ئەولیا و معلمینە کە هەر لێرەوە درو دەنێرم بۆ ئینسانانە درو دەنێرم بۆ ئەو هاوڕێیانی مامۆستایەکە ئەو شەریفن لە واقع دەورێکی زۆر زۆر مهمی هەیە چە ئینسانهای دڵسۆزی ناو جامعە چ ئەوەی کە مناڵێکی لە مەدرسە هەیە چ ئەوەی کە مناڵەکەی لەو مەدرسە نامێنێ زۆر مهمە بەشداری جامعە بەشدارینی فعالینی ئیجتماعی بینینی وەکو عەرسەیەکی فعالیەتی ئیجتماعی بەتایبەت ئەغڵەبی خانەوادەکان 12 ملیۆن جەمعیەتی دانش ئاموزانە لە ئێران یعنی 12 ملیۆن جەمعیەت یعنی خۆ جەمعیەتی ئەولیا و مرەبیانێکیش کە لەم بابەتوایە لە واقع ئەو فعالبوونی ئەنجومەنەکان فعالبوونی ئەو ارتباتە دروستکردنی سندوقهایەک بۆ ئەوەی کە ئەگەر مناڵی خانوادەیەکی تر وەکو مناڵەکەی تۆ سەدحی فشاری لە حەدی مناڵەکەی تۆ نیە و زۆرترە ئەو مامۆستایە شوێنێک لە بەردەستی بێکە یارمەتی ئەوانە بدە زۆر زۆر مهمە نەها ئەو نەهادەی کە ارتباتە دروست دەکا ئەو نەهادە فعالبوونی جەلەساتی بەردەوامی فوقالعادە مهمە وەکو عەرزم کردن بینینی ئەو عەرسەیە پەیوەندی خانەوادە و معلمین ئەنجومەنهای مەدارس ئەنجومەنهای ئەولیا و مرەبین کە ڕێگە پێدراویشە سیستم بە بۆن کەم و کوڕیهای خۆیەوە ساڵهای ساڵە ڕێگەی بەمەداوە و تا ئێستا ڕێگەی لێ نەگرتووە بەگەت بەماحزەوە بینیان خەریکە تاسیرێکی زۆری هەیە و ناوبانگێکی هەیە وارد بن بەڵام من سەرنجی مخاتبینی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە معموڵەن ئینسانهای شەریفێکن چ لە ناو مامۆستایان چ لە ناو ئەولیا و خانەوادەکان سەرنجیان ڕاکێشن بۆ ئەوەی کە ئێمە نەڵێن کە ئاموزش و پەروەرشە حەقی ئەوانە ئێمە بۆ بین بەشداری بکەین چی سیستمێک هەیە کە ئێمە بێ مناڵەکانمان ڕزگارکەین لە دەستی ئافەتهایە کە ئەو سیستمە دروستی دەکا و ئەو حکوومەتە 5 ساڵی تر ساڵێکی تر 6 مانگی تر هەر زەمانێ بە گۆڕستانی تاریخ بسپێدرێ ئێمە مەسئولین کە تا ئەو زەمانە ئەم نەسڵە نەجات بین لە دەستیان و نەجاتدانی ئەم نەسڵە ئەو ئەنجومەنانە نەهادەکەین
ئەو پەیوەندیە ئەنجومەنەکان نەها دەکەین جەلەساتی مداوم و پەیوەندی مداوم دەرسوورەتی نیاز لە بینی مامۆستایە و معلمین شتێکی ئەوە نییە کە ڕای بگری حتمما بینی جەلەسات وانە بەڵام خۆبتە باری ماڵیەکەیشی مهمە حتا ئەو سندوقانە دەتوانێت لە جامعیش کۆمەک وەربگرێت من هەر ئەوواڵم سەرنجمان بۆ ئەوە ڕابکێشێ کە ئەمەش ئەرسەیەکی مبارزەیە سەرنجمان بۆ ئەو جەنبە لە مبارزەی معلمینیش ڕابکێشێت ئەم پرسیاریشە ئەیکەمە ئاخرین پرسیار ئەگەر لە ئەگەری ئەوەی کە منداڵێک تووشی ئەعتیاد ببێت نەوجەوانێک لاوێک تووشی ئەعتیاد ببێت لە مەدرسە ئەوەڵ کەسێکە بزانێت خۆ چونکە ئاگاهکەری زۆرتر لەلایەن مامۆستایانەوە هەیە یعنی ئەوان شارەزاترێکن تا زۆر بێت لە دایک و باوکەکان کە بزانن تەبعی نازانم مادە هۆشبەرەکان چییە و مامۆستایان زۆرتر ئەزانن لەسەر کلاسەکانە ئەوەڵ کەسێکە ئەزانی مامۆستایان کە ئەو منداڵە تووشی ئەعتیاد بووە یا ئەوەی کە چەند جارێک بووە کە خەریکە یەواشەوەش بە گرایش بەرەولای ئەعتیاد پەیاکە ئەو مامۆستا بە بڕوایەوە چۆن ئەبێت ئەو بنەماڵە تێبگەینێ ئاگاه یان کاتەوە کە منداڵەکەیان ئاخ نەکەن منداڵەکەیان بە جۆرێک تەرد نەکەن ئەوەی کە ڕادستی مەدرسەیان کردووە ئەم جارەکەی تر بەر بەوە نەگرن کە بڕێتەوە بۆ مەدرسە چون کاتەکەش بەرەو کۆتایی دەڕوا من سەیەکەم ئەمە فهرستوارم سوالە جواب بدەمەوە ئەوە زۆر بە کۆتایی و فهرستوار جوابی بدەمەوە ڕەنگە لە بەرنامەی تر کاتیەوە بێ زۆرتر لەسەری بچنەوەە ڕاستیەکەی من زۆر بە کۆتایی تەجروبەیەکی زیندانم هەبوو لە زیندان وەکو فرسەتێک استفادەم کرد چوم لە بەشی معتادان لەگەل معتادەکان بووم بە ڕەفیق دانەدانا و یەک ڕیسەرچم کرد ڕیسەرچەکە دوایی نمایشنامەیەکم بێنووسی بەناو بۆ ڕیچەی نەشەی لەو ڕیسەرچە پرسیاری من هەتەنیا ئەوە بوو سەمیمی و لە نزیکۆ لە کەسەکان لە جوانەکان چۆن بوو معتاد بووی دەیوت کە بەرخوردی خەشنی خانەوادە لەگەل من کارێکی کرد کە من ئۆغدەیی بووم من لە ئەمزانی کە باوکم متەنەفرە لە ئاعتیاد و من چون ئەوەم کرد چون ئەو عەزیەتی منی دەکرد و من چون پەنام بەوە کە ئەمزانی ئەویش عەزیەتی ئەو دەکات دانشاموز بوو دەیوت من لە کەمڕووی من کەمڕوو بووم مثلەن لە مەدرسە یا لە ڕاوابەتێک کە دیگەران ئەیانگرت و من نەمەتوانی بیگرم کەمڕووی و تلیاک مەواد وەکو دەرمانی دەردەکان تۆ ئەم کەمڕوویەت بەوە چارەسەر دەبێت جوان بوو دەیوت من وەکو دەرمانی مشکلاتی جنسی پێم معرەفی کرا دەزان و مشتەرەکەنی زۆربیان دەیانوت لە فەقیریە کەوتمە ناو مۆزوعەکە کەوایە مامۆستا ئەوەڵین کەسێکە کە سەدحێک لە فەقیری دەبینێ ینی وەختێ مناڵەکە دێ کەوشی دراوە وەختێ مناڵەکە دێ کتێبەکەی بۆ ناسنرێ وەختێ مناڵەکە دێ کیفەکەی دراوە ئەو مامۆستا لەوەیە دەخۆ بێژێ بە خانوادێش لە خانوادە سەرچاوی فەقرە کەس خۆ نیەتی لەوەیە کە ئەبێ بە ئەولیا و مرەبین مراجعە بکە چون ئەوە ئیتر ئەوە سەرەتای ئەوە باوک و دایکی فەقر ئەو ئاعتیاد ئەو وەزیەتەیە بەڵام سەرفەنەزەر لەو وەزیەتە پیشا ئاعتیادە لە مناڵێکی ئەحساسەکەی خەریکە تووشی ئاعتیادە بێت تەبیعەتەن مامۆستا ئەوڵین کەسێکە کە دەیبینێ مامۆستا ئەوڵین کەسێک کە دەیبینێ لێرەیە کە هەم ئاموزش هەم ارتباط لەگەڵ خانەوادە هەم ئەگەر نیاز هەز مراجعە بە ئەنجومەنی معلمین و ئەولیا معلمین بۆ کۆمەکردن چۆن خانەوادە هەیەکیش کە تۆزی وەزیەتیان باشە دەبێەوە بزانن ئەگە مناڵێ لە مەدرسەکە معتاد بوو مناڵەکەی ئەوانیش ئیمکانی هەیە معتاد بێت چون ئەوان هەیەە بەو معنە نییە کەەوە ئەوەیە کە ێژین پەدیدەیەکی اجتماعیە ئینسان ئیندیڤیدوال نییە فەرد نییە واکە لیبراڵەکان تەبلیغی دەکەن ئینسان مەوجودێکی اجتماعیە تۆ ئەگەر بتبێ هاوساکەت فەقیر بێ هاوساکەت تووشی زبێ لەوانەیە مناڵەکەی تۆ شوش بێ هاوساکەی تۆ تووشی ئاعتیاد بێ لەوانەیە مناڵەکەی توش یعنی مەسئلەی کۆمەکردن بە ڕەفعی فەقری نسبی لە ناو دانش ئاموزانە ئەرکی هەمومانە ئێمە کە لە دەروی وڵاتین ئەوانەی کە لە ناوەن دروستبوونی ئەو ئەنجومەنانە کۆمەکردن بەو ئەنجومەنانە و کۆمەکردن بۆ بگێ بە ئەو کەسانەی کە لازمە
کەوایە مامۆستا ئەوەڵین کەسێکە و ئەوە زەنگی خەتەرەکە دەنێرێ هەم بۆ خانوادە هەم بۆ ئەولیا کە مێژین دەوڵەت لێرە ئەسان ئێمە چۆن دەوڵەتێکی نامەسئول و بێکەڵکە و نییە کە ئەسەن دەوڵەت لە نەزەران ناگرین. من لێرە حەزەکەم لە کۆتایی بەرنامەکە زۆر بە کورتی سڵاو و درود بنێرم بۆ مامۆستایانی خۆم کاک عەبدوڵای تەکیەخا کە مامۆستای کەلاسی یەکی من بوو وەختێک کە خەریک بوو بۆمبارانیان دەکردوە ئێمەی تەوجیه کرد کە نەچین بۆ وەرزش بۆ حەوشەکە کەلازیەک بوون بەو دەلیلەی کە بۆمباران دەکری ئاژیریان لێداوە و بەرحاڵ خەبەری ئەوە هەیە زۆر بە شیرینی لاسایی کەسێکی کردو کە فەلەجە بێوتی حەزەکەن ئاواتان لێبێ وتمان ناوتی دێگەوایە بۆمبارانەکە نەچین ئاغای نەخشبەندی لە ڕاهنمایی و هەموو مامۆستایانی شەریفم لێرەوە سڵاو و دوو دەنێرم بۆ هەموو ئەوانەی کە لە ئەو ئەنجومەنانە فعالن بۆ هەموو مامۆستایانی شەریف و ئارزوومەوەیە کە ئەم بەرنامە بێتە جەرەقەیەک بۆ ئەوەی کە زیاتر ئەهمیەت بدەین بە ئەو ئەنجومەنانەی ئەولیا و معلمینە و زیاتر ئەهمیەت بدەین بە ئەرکی خانەوادە و مامۆستایان بۆ ڕزگارکردنی مناڵەکان لە پەتا و لەوەی کە نەبن بە قوربانی ئاعتیاد لە جامعەی فەقیرزەدە و ئێستەبدادزەدەی ئێرانە. زۆر سپاس هاوڕێسەرانی قادری ئەندامی کمیتێ ناوەندی کۆمەڵا بەشداریتان کرد لەم بەرنامەیە هیواداری لە بەرنامەکانی تریشمان بەشداریکەیت و زیاتر قسە و باسمان بێت لەسەر کێشەی ئاعتیاد. سپاس بۆ جەنابتان و هاوکارانتان بەسەر چاو ئەرکی منە و من وەکو وەزیفەیەکی خۆم لە خزمەتتان. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیەمان تا بەرنامێکی دیکە ماڵەوە.